سەودەن لە بەبینەرانی کەناڵی ئەسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. لە بەرنامەی ئەم جارەماندا دەپرسین بۆچی دەنگ دەدەی بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی؟ دەپرسین داواکاری چییە لە هاوڵاتیان؟ دەپرسین ئایا ئێستا کاتی وەفانیە؟ کاتیەوە نییە دەنگدەران وەفایان بۆ کۆمەڵی ئیسلامی هەبێت کە لە 4 ساڵی تەمەنی بەردەوام لە خزمەت هاوڵاتیاندا بووە، بەردەوام لە بەرەی خەڵکو و لە بەرەی جەماوەردا بوو دژی سوڵ مستەم و دەسەڵات وەستاوەتەوە. فەرموون لەگەڵماندا بن پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوە خۆشەویست دەبوازینەوە. کۆمەڵ سەری بەرزە کە لە بەرەی گەلدایە. ئێمە ئەو هێڵە گشتیانەی کە کاری کۆمەڵ ڕێکە خان و ئەو بنەما شەرعیانەی کە لە سەری هەنگاوانەی فێری کردوین و ڕێنوێنی کردوین کە بە دوای بەرژەوەندیە کەسی و حزبیەکانەوە نەبێت، بەرژەوەندی گشتی بکەینە سنتەر و لەسەر بەرژەوەندی گشتیەکان هەنگاو بنین. بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی خۆمان دەخەین. کۆی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی گرتو ئێستا دیقەتی بدەیت لە 4 ساڵی ڕابردوودا هەمیشە ئێمە لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان، لەبەرەی بەرگریکردن لە دامەزراوە نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان، لەبەرەی ئەوەی کە دامەزراوەکان بکرێن بە دامەزراوەی نیشتیمانی وەیتر حزب لەبەری هەموو شتێک قەرار نەدا لە هەرێمی کوردستان. هەڕەشەی دەسەڵات نامان ترسێنێت لەبەرەی گەلدا دەمێنینەوە. جارێکی کە بەرامبەر جەماوەری کوردستان ڕاوەستین و قساکەی من پێم وایە کۆمەڵی ئیسلامی سەری بەرزە بە مەواقیفەکانی، سەری بەرزە بە هەڵوێستەکانی ئەوەمان کرد کە بەرژەوەندی هەرێمەکەمانە، کە بەرژەوەندی گەلەکەمانە و خۆمان بووینەتە قوربانی کە کەوتوینە ژێرباری زەخت و فشاری دەسەڵات. ئێمە ئەوەی لە 4 ساڵی ڕابردوو کردمان قسەکانی 4 ساڵی ڕابردوومان بوو. بۆچی دەنگ دەدەی بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی؟ بەڵێ من دەنگ دەدەم بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی، نەک هەر دەنگ خەڵکو ئامادەی جانیشمان بەخشینە بۆ کۆمەڵی ئیسلامی، لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی ئیعلان کراوە، دروست کراوە لە پێناو مەزلومان، لە پێناو ئیسلام. ئیسلامیش هاتووە لە پێناو مەزلومان کە دەستی مەزلومان بگرێت سەریان بخا و دەستی زاڵمانیش بگرێتن دەست تاوەکو ستەم نەکەن. پێدوانێ ئیتر ئێستا کاتی وەفایە و دەبێ هاوڵاتیان وەفایان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی هەبێت، چونکە لە 4 ساڵی ڕابردوو بەردەوام کۆمەڵی ئیسلامی لە بەرەی خەڵکدا بووە. بەتاکید پێویست لە هاوڵاتیان ئەویان لەبیر نەچێتەوە کە کۆمەڵی ئیسلامی زۆر جار تەزعیع داوە لە پێناو مەسلحەتی مەزلومان، لەبەرەوەی هەموو کات لەبەرەی گەل بووە، لەبەرەوە زۆر کات تەزعیع داوە حکومەت، یعنی حیزبە گەورەکان دەسەڵات بێبەشیان کردووە تا بودجەیان لێ بڕیوە، زۆر جار لە دەرەوە قسەی خراپ کراوە لە وڵاتانی دیکە لەسەر حیزبە، لەبەرەوەی لەگەڵ دەسەڵات نەبوو لە پێناو لەبەرەی گەل بووە. پێویستە بەڕاستی هاوڵاتیان ئەویان لەبیر بێتن و وەفایان هەبێتن لە بۆ هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە پێناو ئەوان بووە. ئێستا کە ئەو ڕۆکە خەڵکانە کە دروست بوون هەڵنەخەڵەتێن بە قسە و باخ و بریق، بەڵکو هەڵوێستەکان ببینن چێ هەڵوێستی هەیە و چێ دیفاع لە بەرەی گەل دەکات. لێرەوە حەز لە ڕێگەی پەیامەوە داواکاری چێ لە هاوڵاتیان، داواکاری خۆ لە ڕێگەی پەیامی تۆ بگەێنە بە هاوڵاتیانەوە؟ بەڵێ هیوادارم هاوڵاتیان بەخۆیان دابستنەوە، ڕۆژەکانیان ڕۆژە تاڵەکانیان بیر نەچێتەوە، ئەو 4 ساڵی ئەو نەهامەتی کە بەسەر هاوڵاتیاندا هاتووە، ئەو دەسەڵاتە بەسەری هێناون لە ڕۆژی دەنگداندا هیچ عەزیەتێکی تێدا ناچیتن، تەنها بنووکە قەڵەمێک دەنگ بۆ بدەن کە دیفاع لە حەق دەکاتن و دیفاع لە حەقیان دەکاتن و حەقیان لە بۆ دەژێڕێتەوە. ئەوەی جێگای سەرنجە لە 4 ساڵی ڕابردوودا هەڵوێستەکانی و چۆنێتی حکومڕانیکردنی ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمەی لاوان و بۆ ئێمەی خوێندکاران ئەوەیەکەوە لە چەند خاڵێک دەبینەوە. سەرەتا لە 4 ساڵی ڕابردوودا هەڵوێستەکانیان هەڵوێستی مەردانە و هەڵوێستی جوامێرانە و هەڵوێستێک وەکەوە لەگەڵ قوتابیان و ڕۆشنبیرانە هاتووتەوە و هەڵوێستی دووەمیشان بازدان لەسەر هەڵوێستەکانیان لە ڕیزی گەلدا بوون و لە ڕیزی هاوڵاتیاندا بوون، نەچوونەتە بەرەیەکەوە زەرەری خەڵکی لەگەڵدا بێت، زەرەری میلەت و دۆڕاندنی خاک و نیشتیمانی لەگەڵدا بێت. بەسەراحەت ئەوانە کۆمەڵێک کۆکارن بۆ ئەوەی ئێمە پشتگیری کۆمەڵی ئیسلامی بکەن و پشتگیری لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بکەن.
لە ڕێگای پەیامی تۆ حەزەکەی چ پەیامێک بگەێنی یان چ داواکاریەکت هەیە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ ئەوەی بەلا ئێمەوە گرینگە خزمەتکردنە بە گەل و خاک و نیشتیمان و باچینی خوێندکاران بە تایبەت. بەڕاستی ئێمە دەمانەوێت ئەلەو هەنگاوەوە دەست پێ بکەین چێ خزمەتی خاک دەکات، چێ خزمەتی نەتەوە دەکات، چێ خزمەتی ئاینی ئیسلام دەکات بە شێوەیەکی گشتی، چێ خزمەت بە ئینسانیەت دەکات. بەڕاستی ئەو زۆر کەسمەدی لە ڕابردوو حکومڕانیان کرد، بەڵام خاچیان دۆڕان، بەڵام سەقافەتێکی وایان نەبووکەوە ئێمە دڵخۆش بین ئەمڕۆ دەنجیان پێ بدەینەوە. بەڕاستی لە 27 ساڵی حکومڕانی ئەم حکومە شکست خواردووەدا لە 27 ساڵ هەر بەرەو هەڵدێر و هەر بەرەو خوارن، ڕۆژێک نەبووە بەرەو سەرەوە بچن. بۆیە ئەوە پێم وایە چاوەڕوونیە بۆ هەموو کەسێکەوە دەنگ بەچێ دەدات، بە تایبەتیش کۆمەڵی ئیسلامی کەوا لە ڕیزی گەلدا بووە پێم وایە شیاوتیرینیانە. هەروەکو خۆت ئاماژەت پێدا لە 4 ساڵی ڕابردوو بەردەوام کۆمەڵی ئیسلامی لە بەرەی خەڵکدا بووە، پێت وانە ئێستا کاتی وەفایە، ئێستا کاتی وەفایە هاوڵاتیان وەفای خۆیان بۆ کۆمەڵی ئیسلامی دەربڕن بە دەنگدانیان؟ حتمما هەم کاتی وەفایە هەم کاتی سزایە. سزادان سزای ئەو کەسانە بدەیتکەوە خاچیان دۆڕان، سزای ئەو کەسانە بدەیتکەوە سەری ئەو میلەتیان 27 ساڵە لە قۆڕ ڕاکردەوە، 27 ساڵە خاچیان فرۆشە، 27 ساڵە دزی دەکەن. ئێستا ڕۆژی ئەوەیە وەفاتە بێت بەرامبەر ئەو کەسانێکەوە دڵپاکن، دەستپاکن، داوێنپاکن بەرامبەر نیشتیمانیان، بەرامبەر خەڵکیان. بۆیە ئەمڕۆ ڕۆژی وەفایە، ئەمڕۆ ڕۆژی ئەوەیەکەوە کۆمەڵی ئیسلامی بێت هاتۆتە ساحەکە و لە ساحەکەیە و لە ڕابردووشدا کە حکومڕانی کردووە بە وەزیرێکی دەستپاک، بە وەزیرێکی ئەمین، بە وەزارەتەکانیەوە بەڕاستی جێگای دەستخۆشین کەوا جێگای شانازی لاوانن و جێگای شانازی خۆشەمبیرانن کەەوە ئەمڕۆ پشتگیری ئەم لیستە بکەنەوە، پشتگیری ئەم وەزیراتە بکەن کەەوە لە ڕابردوودا کاری کردووە بۆ خزمەتی خەڵک. بڕیارم داوە دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 بدەم لەبەرەوەی دروشمەکەی دروشمی لا إله إلا الله محمد رسول الله و پەیامەکەشی پەیامی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت. لێرەوە وەکو مامۆستایەکی ئاینی ئەتەوێت چ داواکاریەک لە هاوڵاتیان بکەیت؟ وەڵام من داواکاری لە هاوڵاتیان دەکەم لەبەرەوەی دەنگدان شایەدیدانە، خۆی پەروەردیگاریش دەفەرمێتن والذین لا یشهدون الزور، و ئەو کەسانەی کەوا شاهدی ناحەق و شاهدی درۆ نادەن بە شاهدی حەق بدەن. کەواتە شاهدی حەقدانیش ئەوەیە چاویان ئەوە ببینێتن کەوا کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا وەزیرەکانی ئەندام پەرلەمانەکانی و مدیر و مدیر عامەکانی و خەڵکانی تری سادە چەندە خزمەتیان بەو گەل و نیشتیمان و خاکە کردووە. بۆیە بە ئەوانیش چاویان ئەوە ببینێتن کەوا خەڵکان بزانن کۆمەڵی ئیسلامی جێگای متمانە و جێگا بڕوابوونە بەوەی کەوا خزمەتی گەل و نیشتیمان و خاک و دینی ئەو خەڵک و میلەتە بکات. ئێوە کو مامۆستایانی ئاینی زۆر بازی ئەو هەڵوێستانەی کۆمەڵی ئیسلامیتان داوە کە بەردەوام لە بەرەی ئێوە لە بەرەی خەڵکدا بووە. پێدوانی ئێستا کە کاتی وەفایە و ئەبێ هاوڵاتیان وەفایان بۆ کۆمەڵی ئیسلامی بێت چونکە 4 ساڵە بەردەوام لە بەرەی ئەواندایە و ئەندامانیان بێگومان زۆر ئەشکەنجە درانە لە بەرەوەی کۆمەڵی ئیسلامی لە بەرەی دەسەڵات و حکومەت نەبووە. بێگومان خەڵکان دەبێت ئەوەیان دەبەرچاو بێت کە ئەو مامۆستا و زانایان و بانخوازانەی کەوا لادراون لەسەر وتاردان لە مزگەوتەکانیان دەرکراون، تەنانەت لێدراون، ڕیشیان سوتێن دراوە، هەوڵی سوستاندنی ڕیشان دراوە، تەنانەت ئیختیار و تیرۆر کراون. ئەو مامۆستا بوێر و دلێرانە بوونە کەوا بەڕاستی لە نێو چوارچەوەی کۆمەڵی ئیسلامی زۆرترینیان خۆیان دۆزیوەتەوە. جا بۆیە بەڕاستی خەڵکان دەبی ئەو متمانەیە بە کۆمەڵی ئیسلامی بدەن بۆی کەوا بانخوازان و زانایان جێی متمانەی خەڵک بوونە لە ڕابردوو لە داهاتووشدا بەو شێوازە خزمەتی ملەتی خۆیانیان بکەن بە هەموو شێوەیەک. و هەروەها دەبی ئەمە ئەوە بزانین سەرکردەکان زانایان بانخوازان لە بەرەی گەلدا بوونە و هەروەها دژی ستەم و زوڵم و زۆرداری دابوونە کەوا بەڕاستی چەندان ساڵە ماف و ئیمتیازاتی ئەو خەڵکت دەخورێتن و دەفەوتێت. جا بۆیە من هیوادارم لە خەڵکان دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104. چونکە کۆمەڵی ئیسلامی کوردستان لیستێکی ڕاستگۆ بووە تا ئێستاکە ئەوە نەبینیمانە کاری باشیان کردووە لە هەموو کارەکانیشیاندا هەر دەستیان پاک بۆ و ڕاستگۆش بوونە.
داواکاری و چیە لە خوشکان داواکاری و چیە لە ئافرەتان داواکردن ئافرەتانە کە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدانەوە دەنگ بدەن بە لیستی سەڵتان. پێدوانە ئێستا کاتی وەفایە کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی ڕابردوو بەردەوام لە بەرەی خەڵکدا بووە ئێستا بێ هەوڵاتیان وەفایان هەبێ بۆ کۆمەڵی ئیسلامی کە شتەکانیان دەبینن دەبێت ئەوەش بڵێن کە دەبێت دەنگیان پێ بدەن و لەبەر ئەوەی هەموو شتەکانیان هەر دیارە و کاری تاکیان کردووە. باکەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ ئەم کوردستانە بەتەنیشی ئەوە ئەم خەڵکو وڵاتە ئەم نیشتیمانە هی هەموو هاو نیشتیمانەکە بە نێر و نێوە بە ورد و دروشتەوە بە موسڵمان و ناموسڵمانەوە هی هەموویانە هیچ کەس نابێ نەوەکو حیزب نەوەکو تاک نەوەکو بنەماڵە ئەو کەڵکەڵەی لە کەللەدا نەبێ پێش هەموو شتێکیش هەم لەوە خۆین کە وڵاتەکەمان لەم پاشاگەردانیە دەربازی بێ لەم دێموئەساسات دەربازی بێ لەم پێشێکردنی یاسا دەربازی بێ لەم خۆرەشکاریە دەربازی بێ حەیفە هەرێمێکی کوردستان پڕە لە نیعمەت پڕە لە خێر و بێر حەیفە ژمارەیەکی کەم تێیدا ببنە حیزب و خزم ببنە ملیاردێر خەڵکێکی دیکەش بۆ دەردەچێکە دەبینە ئێمە کەستەم ناکەین ستەمکاریش قبوڵ ناکەین بسکۆڵ تۆ لەبەرچی کۆمەڵی ئیسلامیت خۆش دەوێت لەبەرچی لەو هەموو حزبەیە کۆمەڵی ئیسلامیت هەڵبژاردووە لەبەر ئەوەی حزبێک کە پیاوی ڕازگۆی تێدایە پیاوی دەستپاک تێدایە بەردەوام خزمەتی منداڵ دەکەن بەرنمەیان هەیە لەسەر منداڵان بەرنامە بۆ منداڵان پێشکەش دەکەن هەروەها بە خۆشم لەوێ براکەشم لەوێ زۆر خۆشم هەر لەوێ بەرنامە پێشکەش دەکەم تۆ سوودە بینیوە لەو ڕاگەیاندانەی کۆمەڵی ئیسلامی وەکو سوودم بینیوە زۆربەی زانیاری هەبوو کە من نەمزانیوە لەوێ فێر بوومە زۆر سوپاسیان دەکەم داواکاری و چیە لە هاوڵاتیان داواکاریم ئەوەیە کە بچن سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بە کۆمەڵی ئیسلامی کوردستان بدەن کە تاکە لیستە کە زۆر ڕازگۆیە زۆر بە پاکی ئیشەکانی خۆیە کا زۆر بە ڕازگۆیی پەیامەکانی خۆی بە خەڵکە گەێنێ ئەبێ هەمومان بڵین بەڵێ بۆ لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی کە جیازی لە نێوان تاکەکانی کۆمەڵ ناکات بۆیە لێرەوەدا لە هاوڵاتیانەکەم کە هەمویان دەنگ بن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی تۆکو هاوڵاتیەک بۆچی دەنگدەدەی بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بێگومان لە ڕابردوو نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی نوێنەر ڕاستەقینی خەڵک بوونا و بەوفاش بوونا لە ڕاست ئەو وعد و بەڵێنەی کە بە هاوڵاتیانیاندایە بە ئەندازەیەوەی کە ئیشکارەکانیان لەبەر ڕۆیشتبی بە وەفابوونە بە وعدەکانی داواکاری چیە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وڵا داواکاری لە هاوڵاتیان ئەو جارە کۆمەڵی ئیسلامی هەروەکو لە ڕابردوو ئەوانەی کە متمانەیاندا و داوا لەو خەڵک کەش دەکەن کە لە ڕابردووش دەنجام بە کۆمەڵی ئیسلامی نەدایە ئەو جارە دەنگ بە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی بدەن و بەراوردی بکەن لەگەڵ حیزبانەی کە پێشووتر دەنجام پێداون و نوێنەرایەتیان کردن پێدوانە ئێستاکە کاتی وەفای هاوڵاتیان بۆ کۆمەڵی ئیسلامی لەبەر کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی تەمەنی ڕابردووی بەردەوام لە بەرەی خەڵکدا بوو و ئەندامانی زۆر ئەشکەنجەیان بینیوە لەبەری کۆمەڵی ئیسلامی لەبەرەی دەسەڵات نەبووە بێگومان هیوادارم هاوڵاتیان ئەو جارەکە بەریان بگوازنەوە لە دەسەڵاتەوە لە بۆ کۆمەڵی ئیسلامی و دەنگ بە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی بدەن و بە حقیقەت کۆمەڵی ئیسلامی باجی زۆری داوە لەسەر هەڵوێستە جوامێرەکانی کە بوێرانە و چاونە ترسانە دەستی لەسەر کەم و کوڕەکان داناوە بەرامبەر بە دەسەڵات و لە بەرامبەر ئەو هەڵوێستانش باجی زۆر گەورەدایە تۆکو کچێک بۆچی کۆمەڵی ئیسلامیت خۆش دەوێت و ئێستا ئاڵای کۆمەڵی ئیسلامیت بەدەستەوەیە لەبەر ئەوەی کۆمەڵ ئیسلامی مامۆستایەکانیان زۆر باشە و هەموو مامۆستایەکانم خۆش دەوێت ئێمەیان بە باشی پەروەردەکردووە و هەموو قوتابخانەکانیان زۆر هەنی مامۆستایەکانیان زۆر باشە ئەگەر بێت و دەرفەتی دەنگدانت هەبێت دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەیت باڵێ داواکاری و چیە لە هاوڵاتیان هیوادارم هەمویان دەنگ بە کۆمەڵ ئیسلامی بدەن دەبەر ئەوەی حزبێکی زۆر باشە مامۆستایەکانیان زۆر باشە
من وەکو مامۆستایەکی ئاینی بۆیە دەنگ ئەدەم بە لیستی کۆمەڵی ئیسلامی چونکە حیزبێکی ئیسلامیە و هەروە حیزبێکی بە مەوەقیفە حیزبەکە لە ناخی جەماوەردا دەژی و لە بەرەی جەماوەرە دیفاع لە ڕەش و ڕوش و مەزلومان دەکا دژی زوڵم و نەعەدالەتیە دەیەوێ عەدالەت لە کوردستان بەرپا بکە. داواکاری و چییە؟ ئەتەوێت لە ڕێگەی بەرنامەی پەیامی تۆ چی داواکارێک بە هاوڵاتیان بگەیەنیت؟ من داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەم بە تایبەتی ئەو کەسانێک کە خۆیان بە بەدین دەزانن خۆیان بە نوێشکرد دەزانن ئەگەر حەز ئەکەن ئەو نوێژەی کە دەکەن کە بۆ خوای دەکەن ئەو دەنگەش بۆ خوا بدەن ئەگەر عەزەکەن کە لە ڕەمەزانان لە کاتەکانی کە قورئان دەخوێنن دەبەخوای کۆمەڵی ئیسلامی هەوڵ ئەدا قورئانی خوای پەروەردگار حکم بکە کۆمەڵی ئیسلامی هەوڵ ئەدا کە شریعەتی خوای پەروەردگار پیادە بکرێت بۆیە داوا لە هەموو جەماوەری کوردستانەکەم بە ژن و پیاوەوە بە پیر و گەنجەوە هەموو چوونە توێژەکان بێنگدم بەو لیستە بدەن چونکە ئەو لیستە ئەتوانی دفاعتان لێ بکە ئەو لیستە نیشتیمانتان نافرۆشی ئەو لیستە دینتان نافرۆشی ئەو لیستە ئەخلاقتان نافرۆشی دیفاع لە شەرەف و ناموس و کەرامەت و دین و ئەخلاقتان دەکات هەر کەسێک خۆی بە مسلمان دەزانی دەرێ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله لەسەری وازبە بێدەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامیدا چونکە حیزبێکی بە مەوقیفە حیزبێکی بە مەوقیفە هەڵوێستی هێوە باجی داوە هەوڵێکی زۆری داوە لە بەرەی جەماوەر بەوەی دیفاع لەو میلەتە بکە مامۆستایانی ئاینی لە کوردستان ئەوانی کە لادراون لە سەوتارەکانیان زۆربەی هەرە زۆری مامۆستایانی ئەگەر ئەندامی کۆمەڵی ئیسلامیش نەبن لایەنگر و دۆستی کۆمەڵی ئیسلامینە نێزەکەی لە کوردستان لە سی مامۆستایانی زیاتر لادراوە هەموو لە بەرەوەی دیفاعیان لە ئیسلام کردیا یعنی هەڵوێستیانە مووقیفیان بووە بۆیە تەماشەش دەکەیت بەردەوام ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە سزنەکاندانە بەردەوام سانسۆریان لەسەرا بەردەوام لە دائیرەکان فەسل کراون ئیشیان لەسەر کراوە دژیان وەستاون لەبەرەوەی مووقیفیان هەبووە هەموو کاتێک گورتیان گەندەڵی نەبی گوتیان دزی نەبی جەردەیی نەبی عەدالەت لە کوردستان بەرپابی بۆیە هەتا ئێستاش دەگەدابی کۆمەڵی ئیسلامی لە بەرەی جەماوەرە و لەوەتی کۆمەڵی ئیسلام هاتە مەیدانێ هەم لە زووە لە هەشتاکانەوە کە پێشمەرگە بوو لە ڕژی حیزبی بەعەس وەکو خەباتی شاخیان هەیە بۆیە دەنجیان پێدەین و خەباتی شاریشان هەیە چونکە ئەو حیزبەی کە خەباتی شاخ و شاری هەیە طبعاً لە پێشترە و زۆر ئەولەویات دەدەینە ئەو حیزبەی کە هەردوو خەباتەکەی بەیەکەوە بەسیتەوە لە کاتی خۆی خەباتی شاخی کردووە ئێستاش خەباتی شار دەکات و ئەندام پەرلەمانەکانیشی سوپاس بخوا لە بەغدایە سمعیان هەیە هەڵوێستیان هەیە مووقیفیان هەیە و ئەندام پەرلەمانەکانیشیان لە کوردستان مووقیفیان هەبووە دیفاعیان لە ئاینی پیرۆزی ئیسلام کردیا و هەروەها وەزیرەکانیشیان پاک و خاوێن بووینە بە گەندەڵ و بەدەست مەشهور نەبووینە بەرکو ئەو وەزارەتانەی کە لە بووینە خەرچی بێدینی شاهدی بۆ داون نەک خەرچی بەدین تۆ وەکو دایکێ وەکو ئافرەتێ بۆچی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی هەڵبژاردەوە بۆ دەنگدانێت من وەکو دایکێ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئێستا لە ساحەی کوردستانە ئەوە هەیە ینی حیزبێکی ئیسلامی پاک هەیە کە چەندان کەسانی ڕازگۆ متمانە پێکرا و هەن کە خوانم ڕەشع کردووە من کە دەنگ بەوانە بدەم و هەداواکارم لە هاوڵاتیانی شاری هەولێریش کە بتوانن دەنگەکانی خوان بۆ کەسانی چاک و پاک و بە متمانە بن بە ئەوە بێنە بەرچاوێن کە لە ساڵی ڕابردوو ئێمە وەکو پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمانی عێراق وەکو ئەنجومەنی وەزیران و ئەو شوێنانەی کە وەکو یعنی وەزیر ئێمە خزمەتی زۆرمان کردووە کۆمەڵی ئیسلامی و جێگای دەستمان دیارە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕاستی من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەم حیزبە لەو ساحەیە هەیە من لە بەشیاوی دەزانم لێ دەنجی دەدەم میلەت هەژار حکوومەت قەرزدار حیزب و کەسانێکە لە پەنای حیزبدا دەوڵەمەند و ملیاردێر ئێمە بەرپرسیارین بۆ چاککردنی بەڵام بەرپرسیار نین لە خراپکردن تێکدانی ئەو کەسە بەرپرسیار وەکە بڕیار بەدەست بووە پارەی بەدەست بووە قووەتی بەدەست بووە ئەمر و ئاسایشی بەدەست بووە حکوومەتی بەدەست بووە ئەمرونەهی بەدەست بووە پەخشانکردن ئیمتیازاتی مادی معنەوی بەدەست بووە ئەمما ئەوەی لە دانوان ئاوێشی بەدەست نەبووە بەرپرسیاری چییە سەرنجام ئەو ڕستە قورئانیەمان بەسەردا بچەسپێ کە خوا دەفەرمێت یوخریبونە بویوتەهم بئەیدیهم
بەدەستی خوان ماڵی خوان کاول ئەوەی دەیەوێت چاکی بکات دەبێت خراپەکان ببینێت تۆکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی ئیسلامی لەبەرچی دەنگ دەدەی بە لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی بۆچی دەنگ دەدەم لەبەر ئەوەی ئەو لیستە خزمەت بە ئینسانیەت دەکا ئینسانیەت خزمەت دەکا خزمەت بە کوردستان دەکا خزمەت بە چینی مسلمانان دەکا بە سینی ئەو هەژار و هێتیم و لێقەوماوانە دەکا الحەمدلله بەرنامەی بەخشینمان هەیە ئەوڕۆوە خزمەت بۆ هێتیم و هەژاران دەکا ئەوڕۆ هێتیم و هەژار بە هەموو شێوە دەچەوسێنرێتەوە بە هەموو شێوەیەک قەدری دەکرێت بەڵام ئێمە وەکو بارێکمان هەگرتیا خەڵکی دەوڵەمەند و خێرخواز دەبینینەوە دەستی یارمەتی لەوە هەژار و لێقەوماوانە درێژ دەکا لۆیش لیستەکی خوای گەورەش دەهێڵتەوە چونکە خوای گەورە دەفەرمێ کۆمەڵە کار دەمێنێتەوە لە بێنا ئەو دینە خزمەت و چاکسازی بکەن و دەست بۆ پایامەی بگرن ئەو کۆمەڵە هەر دەمێنێنەوە خوای گەورە چونکە وعدی دایە و دەبێ خزمەت بە چینی هەژاران بگەین خوای گەورە ئەو وعدی خوایش دەبێت جێبەجێ بکرێ داواکاری و چییە لە هاوڵاتیان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی و عراق بەگشتی واللهی داواکاریم چییە داواکاریم ئەوەیەکە با خەڵک عقلی هەیە هەلوێستی بزانە کۆمەڵ چییە خزمەت بە هەژار و لێقەوما و هێتیمان دەکات بەرنامەکەی بەخشینمان هەیە خزمەت بە ڕەشوڕت و هێتیمانە دەکات بەڕاستی سەربەرجێ لۆ ئێمە چونکە ئەوە کاری پێغەمبەران بووە کاری کە پێغەمبەران دەوڵەتی ئیسلامیان تەشکیل کردیە حکمی ئیسلامیان جێڕایە یەکەم کەس مافی هەژار و لێقەوما و هێتیمانیاندایە فئیدەن ئەوجا خەڵکی هەژارتر خەڵکی لێقەوما بەڕاستی ئەو دینە دینی هەژارانە دینی ئیسلام دینی هەژارانە بۆیە ئەمە شانازی بۆ کۆمەڵی دەکەم لەبەرێ کۆمەڵ لیستەکی پاک و علەمایەکانی دین و پێشنگانی علەمانی پیاساکەکان و ساڵحەکان هەریان بژاردێ بۆیە ئەمەش ئەو کۆمەڵگایەمەە ئەو کۆمەڵی ئیسلامیانەمە هەرمان بژاردێ و هەتا مردنی ئینشاءالله دیفاعی لێ دەکەین و ئینشاءالله داهاتوو لە ئیسلامیشە بەتاکید لەبەر ئەوەی کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتای دروستبوونیەوە خاوەن هەڵوێستەی تایبەتی خۆی بووە سەربەخۆ بووە یعنی جەماوەریش لە کوردستان باوەڕ دەکەم کەس گلەی نەبی لە هەڵوێستەکانی چونکە لە مووقیفەکانی لە هەر لە سەرەتای دروستبوونیەوە پێشەنگ بووە گلەی لێ ناکرێتن و لە هەموو بوارەکانی سەرکەوتوو بە لە بواری دەعاوی لە سیاسی لە کۆمەڵایەتی لە هەموو شتێکی تۆکو کاسبکارێک داواکاری و چێ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتی و عراق بەگشتی وەڵام من داواکارم خەڵک ئەو شتانەی لەبەر چاوبی ئەو هەڵوێستانە لە هەموو لە کاتی پڕۆپاگەندەی هەڵبژارنەکانی پێشوو کە وعدەکی دابی هینایت بەسەر هینایت بەجێبەجێ کردیا و حەقی خۆیتی خەڵک زیاتر منتوانێت پێ بەرەوەی ئەوە جێی دەستیان دیارە پێویستش ناکەمە زۆر خەڵک ئەوەش بکاتن دعایشتی بکات و بڵێن وەڵا لیستەکان هەموو وەچێکت کەسە زۆر کەس پێر بووە هەموو وەکو یەک حساب دەکە بەیەک چاو دەکە ئەگەوابی وای گەورە لۆ چاوی دروست کردێ بۆ بینینی تێشتی باش ببینی گوێ پێداوە شتی باش پێ ببینی و زمانیشی پێدا حەق پێ برێتن کەواتە کۆمەڵی ئیسلامی یەک لەوانەیە کە خەڵک شانازی پێوە بکات و دەنجی پێ بدا ئەگەرنا لەلایەن خوای گەورەوە احتیمالە حسابەکیانە سەر بچکە بە هەموو کەس بە یەک چاو حیزبەکان تەمەشانەکە خەڵکمان دیتێ و ئیوانیشمان دیتێ با بخۆیان بکەنە ببین و بە هەڵوێستەکان دابستنەوە. بەڕاستی لیستی کۆمەڵی ئیسلامی بە هەڵوێست و مووقیفەکانی ناسراوە خەڵک بەگشتی لە هەندێک لە هەڵبژارنەکان سەرنجامی چەند نەتیجەیە کە لایەن دروست کراوە مووقیفی خۆیان هەڵوێستی خۆیان دەربڕیەوە بەشێکیان لەوانە بینراوە کە مووقیف هەڵوێستەکان یا خەڵەتێنراون یان نەیان پێکاوە لەو دەنگ و ئەو ئەمانەتانەی کە سپاردویانە وەک هەمیشە خەڵکی کوردستان هۆشیارە کە دەنگ ئەمانەتە جا خەڵکێکی زۆر لەگەڵ هەڵوێست و مووقیفەکانی هەم هەڵوێست و مووقیفێکی وا کە ئەو دەنگەی ئەمانەتە هەم هەڵوێست و مووقیفێک کە ئەمانەت بە کەسانێک بسپێری کە لە شوێنی گەیاندنی و ئەمانەتە بن.
داواکاری و چییە لە هاوڵاتیان؟ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و ئەوانەشی لە ژێر ناوچەکانی حکوومەتی عراقن بەڕاستی بە تایبەتی هاوڵاتیانی کوردستان بەشێکی زۆری بەشمەینەتن مافخوراون ئەوەشیان دیسان دەگرێتەوە سەر ئەوەی کە ئەوانەی نوێنەری خەڵک بوون بەو ئەمانەتە هەڵنەستاون بۆیە من دیسان پێشبینی دەکەم و متمانەیەکی زۆر هەیە بۆی کە ئەو جارە خەڵک دەنجێکی باش بە نوێنەرەکانی خۆی بدا لە ڕێگای کاندیدەکانی لە بازنەی کۆمەڵی ئیسلامی. دیارە خەڵک وەفای هەیە بە تایبەتی کۆمەڵگەی کوردەواری لە هەڵوێست و مووقیف و هیمەتەکانیەوە دیارە حتا لە کۆمەڵێک بواری کەلتوری و کۆمەڵایەتیشەوە خەڵک پێوە دیار بووە کە بنەماڵەیەک یا چەند کەسانێک جێدەستیان دیار بە مشهور بوون لەگەڵ خەڵک بۆی لەو کاتانەی کە تووشی گرفت و نشێ و کێماسی و نوقسانیەکیش بوون خەڵک بەدەمیانەوە چووە دیارە ئەو پرۆسە سیاسیانەش بەڕاستی خەڵک بە وەفایەکەوە لەگەڵ لیستێک یا لەگەڵ کاندیدانێک دێتەوە ئەو وەفایی کە ڕۆژێک ئەوان دیفاعیان لە مەزلومیەتی خەڵک کردووە لەگەڵ معاناتی خەڵک بوون لەسەر ئەوانە چەند بازیشیان داوە بۆیە دیسان ئەو پێشبینیە لە خەڵک دەکرێت و ئەوانیش چاوەڕێی ئەوەن لە خەڵک کە ئەوەی کردویانە بۆ خوا کردویانە بەڵام بۆ ئەوەشی کە میلەت و خەڵکی مافۆراویش پێ بزانی بۆی ئەو جارە بتوانن بە تین و هێزێکی پۆڵایینەوە زیاتر زێدەستیان دیاربی و لە خەمی خەمەکانی خەڵک بن ئینشاءالله. تۆکو فەرمانبەرێک لەبەرچی دەنگ بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەدەی بڕیارت داوە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەی ئەو هۆکارانە چی؟ طبعا وەکو واقعەتی عاشا هەڵنەگرت کۆمەڵی ئیسلامی مەشغەڵ و سەری ڕمی تاج و سەری بەرزی مسلمانانە دیارە بەپێی ئەو ڕۆژەی ئیعلانکردنی کۆمەڵی ئیسلامی تاکو ئەوڕۆ کادر و دۆست و تەنانەت ئەندام پەرلەمانەکانیشی جێ دەست و چاویان دیار بە ناو کۆمەڵانی خەڵک و کۆمەڵی ئیسلامی بەڕاستی بوویتە سمبولەک بوویتە مەشخەڵک لە بۆ گرۆی مسلمانان دەتوانم برێم نە کوردستان بەڵکو بە گشتی و عێراقیش جا ئێمە وەکو مسلمان و بەندەش وەکو فەرمانبەرێک ئامادەم تەنانەت ڕوحشم لە بێناو کۆمەڵی ئیسلامی ببەخشم چونکی قەنەعەتم وایە کۆمەڵی ئیسلامی دوا ڕۆژی پرشمداری خۆی دەپێچی کۆمەڵی ئیسلامی زۆرێک لە قوتابخانەیەکی سربەخۆی واقعی ئیسلامی دیندارانەی ڕەسەنایەتی کوردەواری بوونەکە لە کۆمەلگای کوردەواری خۆمان جا کە ئێمە خۆمان یەکلا کردۆ ئینشاءالله با پشتیوانی خوای گەورە پشتیوانی ئیسلامی کە تعبیری لێ دەکەین بابرێم نیەتمان هەیە ئینشاءالله بە هەموو گروپتوونێکی تەواو لۆی بتوانین لیستی کۆمەڵی ئیسلامی بکەینە تاکە لیستێک لەسەر ئاسی جیهانیش نە کوردستان. داواکاری و چییە لە هاوڵاتیان؟ دیارە پەیامم وەکو فەرمانبەرێک لە بۆ گشت مسلمانان گشت مسلمانانی کوردستان بۆ گشت زانایان بۆ گشت فەرمانبەران بۆ گشت گرۆی خەڵکی کوردستان پەیامەکەم ئەوەیە تاکەی زلت تاکەی درۆکردن لەگەڵمان بە تایبەتی سینی فەرمانبەران و موچەخۆران وا دەزانن 27 سارە وا دەزانن دەسەڵات مایە پووز بوو 152 خاچی کوردستانی لەدەستدا وا دەزانن نازانم دەسەڵاتە ئەو خەڵکە دەبێت فکر کاتەوە بەو دەنگەی چێ خەمخۆری خەڵکەیە ئەو خەڵکە دەبێت بیر کاتەوە ئایا چێن ئەوانە ڕاستگۆنە لەگەر خوای گەورە لەگەر ملەتیان دەبێت خەڵکە بیر کاتەوە ئایا ئەو دەسەڵاتی 27 سارە خەڵکی بە هەموو شۆ دەسەبسێنەوە بە تایبەتی ئەو کۆمەڵێک کە هەڵگرین ئەو کۆمەڵین کە ئێمە بۆ سەرخستنی بەڕاستی چەندین زەعیە لە پێناوداوە چەندین ئەوە خۆ هەڵبژاردنەکان ئەوە خۆ پیشاندانەکان ئەوە هەموو کۆمەڵی ئیسلامی دێ سەرنج بابرێم دەستی دیار بوو لە هەموو واقعەکان اینجا من وەکو بیرخستنەوە بۆ هەموو توێژەکان بۆ هەموو تەوەجوهەکان بۆ هەموو بە تایبەتی چینی مەعاشخۆر بەگشتی دەرێم پێیان دەرێم تاکە لیستی خۆتان بناسن بەڕاستی یان بەبێ ئیستیسنا ئەمە ئەگەر سبیانەکە هەر خەڵکە ئەگەر کۆمەڵی ئیسلامی ڕاستگۆی پێدرن خەڵک دەنجی بدەن بە تایبەتی ئەوەی کە هەڵگیری قورئان و سنەتی و ئەو نەوەیە کە ئەمە قەنعەتمان پێ نەوەیەکی نوێی قورئانی ئیسلامی کە ئەوڕۆ بە ڕێوەیە
ئیشاءڵڵا هیوادارن خەڵکی کوردستانیش تەمەنا دەکەین کە ئەو لیستەی سەر بێخن چونچی سەرکەوتن دنیا و قیامەتی خۆیانە جا من وەکو دووبارەش دەکەمەوە وەکو دەبارش دەکەمەوە پێیان دەرێم یعنی کاکە ئەگەر 28 سارە ئەوانە خەڵکی توێسێنەوە دەیەوە ژوەن ڕزگار بن کاکە لە کۆ بن کاکە بە خەڵکەکی پاک ملتەزم ئیسلام پەروەر دیندارانە نەک خەڵکەکی دوور لە ئیسلام علمانی بگرێت توندڕە و نەک لەوانەیە علمانێکە بی بەڵام بەداخۆ علمانیەتی کوردستان لە ئاخر لە عەزای توندڕەوی بەرامبەر مسلمانان بە هەموو شێوادەچی بابرم سنگوم حاچی خۆی بەسە خەڵکی سەسپاندی بەتایبەت چینی ئیسلامی پێدرم وەرنە مەیدان کاکە ئەو ڕۆژی ئازادی ڕۆژی سەرکەوتنە ڕۆژی گاندین ئیسلامە الذين يبلغون رسالات الله ويخشون ولا يخشون أحد إلا الله کاکە وەرن ئیش بکەن بەڕاستی ئەوڕۆ عونەر لە ئیشکردندایە کەس دەمار دانەنیشتن لەبەر دانیشتنمان مایەی بەڕاستی زلەتە لەبۆ مسلمانان ئەگەر خەڵکێک سارتان بکاتە لەوێ ئەگەر لەو لە ئێملا کاکە ڕازی بوون بۆ دەسەڵاتە گەندەڵی کە 27 سال دەماتوسێتەوە لۆی ئێمە پێویستە هەرسانەوەیشی واقعیمان پێوە دیاربی و یعنی هیوادارش ئینشاءڵڵا کۆمەڵی ئیسلامی هەروە بۆ وەش بیتن دەبیتن ئینشاءڵڵا ببتە ساترێک تەنانەت لە بۆ هاو ئاینە جیاوازەکانیش بەگشتی نەک هەر خەڵکی ئیسلامی دوش ئێمەی بە تاریخی ئیسلامی بە درێژای 1400 سالمەوبەر توانیتمان تەنانەت کەنائیسەکانیش و شوێنە ئاینەکانی غێری ئیسلامیش بەپارێزین ئەوەش وەکو ئیسلام فێرمانی کردێت سروشت و کاری و ئیسلامی وا بووە هیچ کەس باکەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ ئەم کوردستانە بەتەنیشی ئەوە ئەم خەڵکو وڵاتە ئەم نیشتیمانە هی هەموو هاونیشتیمانەکە بە نێر و نێوە بە ورد و دروستەوە بە مسلمان و نامسلمانەوە هی هەموویانە هیچ کەس نابێ نەوەکو حیزب نەوەکو تاک نەوەکو بنەماڵە ئەو کەڵکەڵەی لە کەللەدا نەبێ پێش هەموو شتێکیش هەم لەوە خۆین کە وڵاتەکەمان لەم پاشاگەردانیە دەربازی بێ لەم مؤسساتی دەربازی بێ لەم پێشێکردنی یاسا دەربازی بێ لەم خۆرەخکاریە دەربازی بێ حیفە هەرێمێکی کوردستان قڕە لە نیعمەت قڕە لە خێر و بێر حیفە ژمارەیەکی کەم تێدا ببنە حیزب و حزب ببنە ملیاردێر خەڵکێکی دیکەس بۆ دەردەچێکە دەبینە ئێمە کەستەم ناکەین ستەمکاریش قبوڵ ناکەین بۆچی دەنگ دەدەی بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی چونکە ڕازگۆن و دەستپاکن و ڕابردوویەکی پاکیان هەیە داواکاری و چییە لە خوشکان لێرەوە حەزەکە لە ڕێگەی بەرنامەی پەیامی تۆ چی داواکاریەک بگەیەنیت هیوادارم گشت خەڵکێک بچن بە دەنگ سندوقەکانەوە و دەنگ بدەن بە 104 هیوام سەرکەوتنیانە بۆ کاندیدەکانیان بەم ئەندازەیە گەشتین بە کۆتایی ئەڵقەی بەرنامەی ئەمجارەی پەیامی تۆ تاڵقەیەک تر و بەرنمەیەکی تری پەیامی تۆ بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ